باش کاکی هاوڵاتی قسەی ئەخیری زۆر گرنگ بوو تەوعیە هۆشیاری تاک زۆر گرینگە بۆ ئەوەی ئێمە ماڵەکانمان دوور بێت لە چەک تاوان کەم بێتەوە لە نێو هەرێمی کوردستان پرسیاری هەرە گرنگیش لەسەر ئەوەیە بڕیار زۆر دەردەچێت لە ڕابردوو زۆر دەرچووە دەمە قەدەغەیە نابێ دواتر لە ناکاو ماوەیەکی بەسەردا چووە بڕیارەکان بە شێوەیەک لە شێوەکان وە خۆی جێبەجێ نەکراوە ئەرێ ئەم جارە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ چۆن لەگەڵ ینی دیاردەی چەک هەڵگرتن مامەڵە دەکەن چۆن بڕیارەکان جێبەجێ دەکرێت ڕێنماییەکان چییە دکتۆر سامی جەلال ڕاوشکاری یاسای وەزارەتی ناوەخۆ میوانمی دکتۆر گیان بەخێر بێیت ئەزێت کێشە هاتێ ستۆدیۆ سەرچاوان بێیت ئەلێرە بوەستی زۆر سپاس دەکەین داماڵینی چەک گرافیکێکمانەیە هەر خۆتان دەرتان کردووە لە وەزارەت با بچینە سلایتی یەکەم بەڕێز بەشار ڕێنمای ژمارە 6 2022 داماڵینی چەکی جەنگی تۆمارکردنی چەکی ئاگرین جارە بزانین چەکی جەنگی چییە؟ چەکی ئاگرینیش بە شێوە زۆر سپاس چەکی جەنگی ئەو چەکانەیە کە بەکاردێت بۆ بڵێن شەڕ و قەبارەکەی لە 9 ملیم زیاترە و لە 7.62 زیاترە واتە بە کوردەواری خۆمان بیکەیسی دۆشکە ڕاجیمە ئەو چەکە قورسانە چەکە ماماوەندیە پێشتر هەبوو؟ بەڵێ هەبووە ئەنی تعلیماتەوە بێت؟ نەنە لە بازار هەبووە؟ بەڵێ طبعاً ئەمە جەنابەت باست کرد لە بیدایەتی بەرنامەجەکە ئەمە تووشی شەڕێکی قورس بووین لەگەڵ داعشە ینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناخۆ ناچار بوون جاری وایە لە قاچاقچی چێکیان کڕیەوە بۆی دیفاع لە هەرێمی کوردستانی پێکەن ئەمریکی واقع و ئینکاری لێ ناکرێت بەڵام ئێستا واقعەکەی ئێستا پێویستە بگۆڕێت شەڕ لەگەڵ داعش نەماوە ئەمن و استیقرار لە هەرێمی کوردستانی پێویستە ئێمە ئەو بابەتە چارەسەرکەین وەزارەتی ناوخۆ لەسەر ڕێنمایی لە یاسای ژمارە 2022 کە یاسای چەکە ناسراوە کە وەزارەتی ناوخۆ ڕشنووسەکەی داڕشت و لەلایەن لەژنەیەکەوە دام و دەستگا ئەمنیەکان هەموو بەشدار بوون تێدا و ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرا و پەسەند کرا دواتر لە پەرلەمان مناقەشاتی زۆر لەسەرکا و بە خۆشحاڵیەوە پەرلەمانی کوردستان بە سوپاسیەوە پەسەندی کردووە دەریت چوان باشە لەو ئەو چەکی جەنگی دەمێ ینی زیاتر سەرنجی هاوڵاتیانی لەسەر ڕاکێشم تکایە هاوڵاتیانی بەڕێز ئاگادار بن دکتۆر سامی جەلال ڕاوشکاری یاسای لە وەزارەتی ناوخۆ دەڵێ هەر چەکێک چەکی جەنگی بوو لە بیکێسی بەولاوە قوڕستر بوو مامەڵەکردن بە هەموو شێوەیەکی قەدەغەیە دواتریش مۆڵەتیان پێ نادرێت نەخێر ئەوانە پێویستە داماڵینی بۆ بکەیت لە یاساکە باسی ئەوە دەکات کە پێویستە لە مادەی هەژدا کە پێویستە چەکی جەنگی دابمانڕێت و دام و دەستگاکانی حکوومەتی ڕاستپاردۆ کە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەیە ئەم بابەتە جێبەجێک ئێمە دوێنێ لە وەزارەتی ناوخۆ کۆبوونەوەیەکی ئەمنی باڵا ڕێکخرا بەسەر بەرشتی بەڕێز وەزیری ناوخۆ ئامادەبوونی بریکاری وەزارەتی پێشمەرگە بەڕێوەبەری گشتی ئاسایش نوێنەرانی دەستگای ئاسایش و نوێنەرانی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەراتی گشتی پۆلیس بە تێر و تەسەلی باس لەوە کرا چۆن ئێمە چەکی جەنگی دابماڵین لە نەتیجە ڕەشنووسێکی ڕێنمایی لە بەردەستا بوو پەسەند کرا لە کۆبوونەوەکە دوای هەنێک سەرنج و تێبین لەسەر ڕێنمایەکە بوو دوای بە خۆشحاڵ لە هەمان ڕۆژ جەنابی وەزیر واژۆی کردو بە ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2022 دەرچوو باشە بینە سەر چەکی ئاگرین چونکە کاتمان هەژ خولەکێک هەیە چەکی ئاگرین چییە چەکی ئاگرین؟ چەکی ئاگرین وەکو لە یاسای چەک هاتووە ئەو چەکانەیە کە قەبارەی فیشەکەکەی بۆ دەمانچە لە 9 ملیمەتر زیاتر نەبێت واتە کەمتر دەبێت 9 بەرەو خوارەوە و چەکەکانی تریش کە بڵین کلاشنکۆف و هاوشێوەکانی کە قەبارەی فیشەکەی لە 7.62 فیسی 9 ملیم زیاتر نەبێت لەوە زیاتر بە چەکی جەنگی ئەژمارە دەکرێت و پێویستە داماڵینی بۆ بکرێت بۆ نمونە ئمە باسی قەناس دەکەین قەناس مۆڵەتی پێ نادرێت و بە چەکی جەنگی ئەژمار دەکرێت و پێویستە داماڵڕێت لەو چەکانی تر بیکەیسیە دۆشکەیە ڕوومانی ئەمانە هەمووی چەکی جەنگیە ئەمانە پێویستە هاوڵاتیان کە لە دەستیاندا بێت بڕۆنە ئەو بنکانی کە دەستنیشان دەکرد لەوێ ڕادستی بکەن ئەگەرنا لە ماوەی ساڵێکە ئێمە ساڵێکمانداناوە بۆ جێبەج لەبەر ئەوەی ئێمە بەڕاستی جێبەجێکردنی ئەم ڕێنمایە و داماڵی ئەم چەکانە کارێکی زۆر قورسە و ئەستەمە بۆیە هەر لە یاساکە ساڵێکی داوە بە وەزارەتی ناوخۆ ئەم کارە جێبەجێ بکات ئەگەر تووشی سزا دەبنەوە لە دەستیان بگیرێت بە چەکی قاچە حسابە دوای ساڵەکە هەر کەسێک چەکی جەنگی لە دەستا بگیرێت بە چەکی قاچە حسابە و ڕەوانەی دادگا دەکرێت ئەگەر ئێمە بین تەماشای بکەین 12 بنکەی کۆکردنەوە ئێمە 4 پارێزگامان هەیە و 4 ئیداری سەر بەخۆمان هەیە
ئەو 12 بنکەیە بەسەر 4 پارێزگا و 4 ئیدارە سەربەخۆکانە دابەش دەبێت بە پێی ئەهەمیەت بۆ نمونە ئەگەر لە شاری هەولێر لەوانێت زیاتر لە بنکەیە هەبێت لە شاری سلێمانی زیاتر لە بنکەیە لەوان لە ئیدارەکان بنکەیەکە بێت ئەم بنکەیە بە هەماهەنگی وەزارەتی ناوخۆ و ئاسایش و وەزارەتی پێشمەرگە لیژنەیەک پێک دێت ئێمە ئەمڕۆ تعلیماتەکانمان پێدان کە بنکەکانمان بۆ دەستنیشانکەن شوێنی بنکەکان کوێیە و نوێنەرەکانیشمان بۆ دەستنیشان باشە چیان دەدەنی مقابلی ئەوەی چەکی جەنگیە کابرا دەرێ ئەو قەناسە نازداران پێیە دەبێ حکومت پارە بدات هێگەنا نەیدەمێ ئێمە دەست بە تۆمارەکەین 2 تۆمار ئامادەکراوە تۆماری داماڵین ئامادەکراوە و نزیکەی 1000 تۆمار لە چاپ درراو ئامادەیە بۆ دابشکردن کە ناوی بنکەکانە کە ئێمە بۆیان دەنێری و تۆماری دەکەین هەموو زانیارەکانی تێدا تۆماری ئەو چەکەی لێوەردەگیرێت کە ئەو چەکەی لێوەرگیرا پسوولێکی پێدەدرێت کە ئەم چەکەی لێوەرگیرا و قەبارەکەی و جۆرەکەی و شێوازەکەی دوای ساڵەکە ئەو چەکانە تەمان لە یاسای چەکەکە دەقێکی یاسایی هەیە کە ئەو خەڵکانی کە چەکی جەنگیان لێوەردەگیرێت ویان لیاندان دەماڕێت پێویستە قەرەبوو بکرێنەوە مقداری قەرەبووکردنەوەکە هەیە بەڵێ قەرەبووکە هەیە مقداری قەرەبووکە چەندە بە چ شێوازە لەسەر چه ئەساس پۆلین دەکرێت ئەنجومەنی وەزیران دواتر بڕیایی لەسەر دەدات زۆر باشە کەوایە بەڕێزانم ئاگادار بن چەکی قورست هەیە لە ماڵ بۆ ئەوەی ینی تووشی سزای یاسایی نەبیەوە حتمما سزاکانش دکتۆر سامی دواتر قسەی لەسەر دەکات بە چ شێوەیەک دەبێت باشتر وایە ڕادستی بکەی لە بەرامبەردا قەرەبوو دەکرێەوە ینی پارەت پێدەدەن ئاگادار بە با بچینە سلایەتی دووە تۆمارکردنەکە زۆر گرینگە چونکە بەشێکی زۆر لە خەڵک کلاشینکۆف و دەمانچار دەگرێت بە تایبەتی دەمانچە چل بنکە دەکەنەوە ئەویش بە هەمان شێوە ئەوە بە تایبەت بە چەکی کلاشینکۆف و هاوشێوەکانی کلاشینکۆف لەوانەیە بڵێ من ئێمفۆرم هەیە من ویزەم هەیە من نازام چیم هەیە ئەو جۆرە چەکانە ئێمە کلاشینکۆڤک و چەکێکی شایع لە هەرێمی کوردستان و نمونە دێت بەڵێن کلاشینکۆف و هاوشێوەکانی قەبارەکەمان تهدید کردوی فیشەکەی 7.62 فیسیونۆ نابێت لەوە زیاتر بێت لەوە زیاتر بوو بە چەکی جەنگی ئەژمارەکە بێت بچیتەوە 12 بنکەکە ڕادستی بکەیت لێرە دەمانچەکە لەو ملیم زیاتر نەبێت دەمانچەی کاتم بە هیچ شێوەیەک تۆمار ناکرێت پێویستە ڕادستی کە هاوشێوەی چەکی جەنگی قەناس دەبێت ڕادستی کاتم زۆر بە هیچ شێوەیە تۆمار ناکرێت و مۆڵەتیش پێ نادێت ئەوانە لەو چل بنکەیە ئێمە ئەو چل بنکەیە تەوزیعی پارێزگاکان ئیدارە سەربەخۆکەکان و قەزاکانمان کردووە باشە بەڵام تۆ بەس پێم بڵێ دکتۆر تۆمارکردن بەواتەی پێدانی مۆڵەتە نەخێر ئەی چۆنە خۆ دەزانین لە هەرێمی کوردستان لەوانەیە ماڵ نەبێت چەکیتیانە بێت وەڵی ماڵی من تێدانی دەمانچە زۆر کەمە کلاشینکۆف ماڵ هەیە چە بێچەک بێ هەیە بێچەک و ماڵی زۆر زیاتر لە چەکێکی هەیە ئەو چەکانە تۆمار دەکرێن تۆمارێکی ئامادەکراوە بۆ تۆمارکردنی چەکی بڵین ئاگرین کە دەمانچە و کلاشکۆف و هاوشێوەکان نەگرێتەوە تۆمار دەکرێن بەڵام تعهودی لێ وەردەگیرێت لە هەمان بڵین ئەو پسوولەی کە پێی دەدرێت کە نەبە هیچ شێوەیەک هەڵیگرێت نەبە هیچ شێوەیەک دەستداری بکات دەبێت داینێت لە ماڵەوە یان لە شوێنێک نەبەکاری بێنێت و نەبی فرۆشێت و نەبی بەخشێت هەتاکو بڕیایی لەسەر دەرێت ئایا ئەم چەکە مۆڵەتی پێدرێ یاننا کە ماوەی ساڵێک بڵێ ماوەی ساڵەکەم عملیە هەمووی تەواو بوو ئێمە داتەبەیسێک دروستەکەین کە ئێستا سەرقاڵین بە سوپاسیەوە لەگەڵ فەرمانگەی تەکنۆلۆژیای زیانیاری خەریکین داتەبەیسەکە دروستەکەین هەمووی لە ناو داتەبەیسەکە تۆمار دەکرێت دوای تەواوبوونی ئەو وادەیە کە لە ساڵەکە دەستنیشان کراوە 8 لیژنە پێک دێت لە هەموو پارێزگایەک لیژنەیەک لە هەموو ئیدارێکی سەربەخۆ لیژنەیەک دێن پۆلینی دەکەین لە پارێزگای هەولێر بۆ نمونە دەڵێن 10,000 چەکی ئاگرین تۆمار کراوە ئێمە داتەکانمان هەمووی لایە و تەڵەبات هەیە تەڵەبێت تەقدیم دەکات کە پێویستی بە مۆڵەت ئەو کەسە ئایا پێویستی بە چەک هەیە مۆڵەتی پێ بدەیان چکە دەسەڵاتی بەچێ دەدرێ ئەوەش گرنگە یەکەم هەڵنەگرتنە بەکارهێنا نەبەخشێن نەفرۆشتنە پێدانی مۆڵەتی چەک حەقێ نییە بکە بەکار بەڵێ نامەیە دەبێت پڕێکاتۆ لە ناو فەرمەکەیە ئێمەگە تەماشای دەستوری ئەمریکا بکەین لە دەستور هاتەوە بە مافێکی حساب کردو بەڵام لێرە امتیاز نییە بەکارێنە تۆمارکردنی چەک دەسەڵاتی بەدان دەتوانێت ڕفزی بکات دەتوانێت پێی نەدات ئەگەر هیچ مبەڕێ نەکبێت کە تۆ پێویستی بە چەک هەیە ئەبێ ئیسپاتی کە پێویستی بە چەک هەیە و ئەگەر موافقی بە پێی یاسا دیاری بە پێی یاساکە ئەبێ دەسەڵاتی پێدان دەسەڵاتی هەیە پێ بدە ئەگەر ئیسپاتی کرد کە پێویستی بە چەک هەیە وەلیژنەکە پێشنیارەکەی بەرکەوە بۆ دەسەڵاتی بێدان کە قبوڵیانە
ئەمە شروتەکەی تێدا ئەنجا ئەو کاتە دەچێتە مەرجەکانی پێدانی مۆڵەت ئەبێ عمری لە 21 ساڵ کەمتر نەبێ ئەبێ بچێت بۆ ئەدلەی جینایی ئەبێ بچێت بۆ فەحسی طبی ئەوان ئەبێ لە ڕووی دەرونیەوە تەواو بێت ئەنجا ئەو کاتە مۆڵەتی پێدرێت و پسولەیەکی پێدەدرێت کە بۆ ئەچن بۆ ئەو شوێنانی دکتۆر بەڵێ کاتم نەما بەڵێ ئەوەی پابەند نەبوو بەو ڕێنمایی و ئەوەی پابەند نەبوو دوای ساڵەکە ئەچینەوە یاسای چەک کە سزای بۆ تەحدید کردووە ئەوەی بە بێ مۆڵەت ئەژمار دەکرێت و ڕەوانەی دادگا دەکرێت حاڵەت هەیە چەکی ئاگرینی هەیە دەمانچەی هەیە کلاشکۆک و جەنابەت ئیشارە پێدا دێ دەڵێ من پێویستم بم چەکە نییە ڕادستی حکوومەت یەکەم لەو کاتە چەکی ئاگرین بەرامبەر ئەوە ئەنجومەنی وەزیران بڕی قەرەبوویەکی بۆ تەحدید دەکات و قەرەبووکەی خۆی وەردەگرێتەوە ئەوەی کە گرنگە ئێمە باسی بکەین حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆر جددیە لە بەجێبەجێکردنی ئەم ڕێنمایانە شکلی نییە بڕیان نەخێر و زۆر جددیە و جێبەجێی دەکات و ئەو وادەیە تەواو بوو ئەو چەکانە داماڵینی بۆ نەکرێت لای بێت تەسلیمی نەکات بە چەکی قاچە حسابە و سزاکانی زۆر قورسە و ئەگەر تۆماریش نەکە هەروەها بە چەکی قاچە حسابە و سزاکانی زۆر قورسە کە گەڕێنەوە بۆ یاسای چەک بۆیە ئەمە لە وەزارەتی ناوخۆ داوا لە هاوڵاتیان هەر لە دەستگاکانی ڕاگەاندن کە هەر لە ڕێنمایی ژمارە شەشەکە ئاماژەی پێدراوە دەستگاکانی ڕاگەاندن حەزەکەین ئاگاداری هاوڵاتیان بکەن بێن ڕادستی کەن زۆر سپاسان دەکەین ئێوە دوو ڕۆژە ئیشی باشتانە سەر کردو بەڕاستی کە کاتی خۆت بە ئێمەدا دکتۆر سامی جەلال ڕاوشکاری یاسای وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەستان خۆشمان دوو سپاس